بەڵێ یەکێکی تر لەو بابەتە گرنگانەی کە ئەمڕۆ باسی لێوەکەین لە نێو بەرنامەی بانیانی کورسانی نووسە ئەوەیە کە دوێنێ لە شاری سلێمانی کۆڕبەندێکی جیهانی بەڕێوەچوو ئەم ڕۆژ بەردەوام ئەم کۆڕبەندە کۆڕبەندێکە کە ساڵانە لە تەواوی جیهانە بە کارەکانی خۆی دەست پێەکە خۆشبەختانە ئێستا شاری سلێمانی وای لێ هاتووە کە ناوی شاری سلێمانی لەگەڵ لەندەنی پایتەختی بەریتانیا لەگەڵ ئەسینا لەگەڵ گەورە شارەکانی ئەوروپایەت بەهۆی ئەوەی کە ئەم کۆڕبەندە ئابووریە سیاسیە هەمە ڕەنگەی تێدا ئەنجام بدرێت. کۆڕبەندی ئابووری دێڵفی کە یەکێکە لە کۆڕبەندە جیهانیەکان کە ساڵانە ئەنجام بدرێت پارساڵ کە لە ئەسینای پایتەختی یۆنان بەڕێوە چوو قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار بوو و هەر لەوێەوە ئەو باسی لەوە کرد کە هیواخوازە بتوانن ئەم کۆڕبەندە ساڵی داهاتوو ینی ئەم ساڵ لە سلێمانیە ئەنجام درەوە خۆشبەختانە دوێنێ لە سلێمانی دەستی بە کارەکانی کرد بە بەشداری چەندین سەرکردەی وڵاتان و نوێنەری وڵاتان و هەروە گەورە بازرگان و گەورە ئابووری ناسانی جیهان کە ئەم کۆنفرانسە یاخود ئەم کۆڕبەندە ساڵانە بە چاودێری وەزارەتی دەرەوەی یۆنان ئەنجامە درەوە ئەم ساڵیش بە سەرپەرشتی حکوومەتی هەرێمی کوردستان و چاودێریکردنی وەزارەتی دەرەوەی یۆنان لە شاری سلێمانی بەڕێواچە جا بۆ قسەکردن لەسەر لایەنە ئابوووریەکەی ئەم کۆڕبەندە و گرنگی ئەم کۆڕبەندە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ئەو ڕۆی کە بزانین چۆن ئەتوانێت خزمەت بە شاری سلێمانی بکە ئەمە ئەمڕۆ لە ستۆدیۆ میوانداری کاک یوسف عومەرمان کردووە کە خۆی شارەزای ئابووری و ڕۆژنامەنووس و پسپۆری ئابووریشەوە لە هەمان کاتیشە ڕاگەیاندکارێکی لێ هاتووە لە بواری ئابووریە ئەمڕۆ بۆمان چیە کاتەوە بزانین گرنگی ئەم کۆڕبەندە لە چیایە و ئەو لایەنە ئابووریانە چینی لە نێو کۆڕبەندەکە باسکراوە کاک یوسف زانیاری تاوامانەیاتێ لەسەر ئەم بابەتانە کاک یوسف بانی باشە بەخێر بێ بەخێراتی خۆشحاڵم کە دوای ماوەیەکی زۆر و بینەوە بێکەوە زۆر سپاس خۆشحاڵم کاک یوسف ئەگەر بکرێ باسێکمان لەوە بۆ بکە کە ئەم کۆڕبەندە کۆڕبەندی ئابووری دێڵفی گرنگیان کۆڕبەندە خۆی لە چیایە لە ڕووە ئابووریەکەوەی سپاس بۆ میواندارەکەتان ئەڵبەت دەگەر بێمە تەماشای ئەو ڕووداوە ئابووریانە بکەین یاخود ئەو ڕووداوانە بکەین کە لە هەرێمی کوردستانە ڕوویانداوە ئەو کۆڕبەندانی کە لە پێشتر یا متەدانی کە لە هەرێمی کوردستان ڕوویانداوە هیچیان بەقەدەر دێڵفی گرنگ نییە هەم لە ڕووی کاتەوە هەم لە ڕووی بەشداریکردنیشەوە ئێمە بینین کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کۆمەڵە قەیران و ئاڵۆزی و ناسەقامگیریە تێدەپەڕێت وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کار بۆواکەن کە پریشکی ئەو قەیرانە لێیان دوورکێتەوە بەڵام بە پێچەوانەوە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی پارێزگای سلێمانی باوش بۆوا کاتەوە کە منتەدایەکی ئاوا گەورە لە ئەوروپا بپشڕێت بهێنێ لە پارێزگای سلێمانی کارەکانی ئەنجام بدە ئەلبەتە بەشداریکردن یاخودوانی کە بەشدارن تەنها بەشداریکی ڕووکەشی نییە لەوێ وەکو بینیمان لە منتەداکەشە وڵاتان دێن دید و تێڕوانینی خۆیان بۆ ئابووری جیهان ئەخەنە ڕوو بۆ کێشە و گرفتەکان ئەخەنە ڕوو بەرنامەی چارەسەر ئەخەنە ڕوو و ئەوەی زۆر جێگەی سەرنجڕاکێش بوو لە ئەم منتەدایە بینیمان کە وڵاتان لە ڕێگەی کونسوڵخانەکانیانەوە کە نوێنەراتی وڵاتەکانیان دەکا بینیمان کە دێن ئاهێ بزانەکەن هەرێمی کوردستان پێویستی بە چییە ئێمە 10 ساڵی ڕابردوو 10 ساڵی خراپ بوو لە ئابووری هەرێمی کوردستان و لە سیاست لە هەرێمی کوردستانە ئێمە شەڕی داعشمان بینی قەیرانی داراییمان بینی هەموو وڵاتانی کە دوێنێ بەشداریان کردووە لە منتەداکەدا هاوپەیمانی هەرێمی کوردستان بوون لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی داعشدا ئەمڕۆ ئەمانە هاتوونەتەوە لە هەرێمی کوردستان جارێکی دیکە پێکەوە لەگەڵ هەرێمی کوردستان بناغەیەکدا دەنێن بۆ پێشخستنی ئابووری هەرێمی کوردستان و بە دیاریکراوی بۆ پارێزگای سلێمانی ئەوەی کە بینیمان ینی لە ئەوروپا ئەڵمانیەکان و بریتانیەکان و فەڕەنسیەکان بەشداریان کردووە کە سێ هێزی گەورەی ئابوورین لە چینیش بەشدار بوو کاگیوسە دێمە سەر ئەوە ئەنی لە ئەوروپا هم سێ هێزە بە هێزە بەشداریان کردووە لە ئاسیا چین کۆریای باشوور ینی دوو هێزی گرنگی ئابوورین ئێستا لە جیهانە بەشداریان کردووە لەسەر و هەمووشیانەوە ئەمریکا بەشداری کردووە کە هاتوون دید و تێڕوانینی خۆیان بۆ پێشخستنی ئابووری لە هەرێمی کوردستان ئەخەنەڕ ئەنی خۆی لە خۆیدا هاتنیان و قسەکردنیان لەسەر ئابووری هەرێمی کوردستان بابەتێکە زۆر گرنگ کاک یوسف ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە
وەکو جەنابێ باسی ئەم هەموو نوێنەرایەتی و کردەوە ئەم هەموو وڵاتە و کرد و ئەمانە وەکو ئاماژەشێ پێکرد پێشتر هاوپەیمانی هەرێمی کوردستان بوون لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش و شەڕی داعشە. ئەمە ئەکرێتە ئەوەی کە هەنگاوێک بێ بۆ ئەوەی شاری سلێمانی ببێ بە شارێک بۆ وەبەرهێنانی پرۆژەکانیان و بتوانن پرۆژە بێنە ناو شاری سلێمانیەوە وەبەرهێنان بکە لە نێو شاری سلێمانیە. بەڵێ دوو خاڵ هەیە زۆر گرنگە. یەکەمیان ئەوەیە ئەمان یەکەم جاریانی ئاشنابن بە ژینگەی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و ئابووریەوە بەشێکی زۆری ئەو وڵاتانەی کە بەشداریان کردووە بە تایبەت کۆمپانیا دیارەکانیان کاریان لە هەرێمی کوردستانە کردووە کاری سەرمایە گوزاریان هەبووە. خاڵێکی دیکە ئەوەیە کە ئەمان کە دێن کاری سەرمایە گوزاریەکەن لە هەرێمی کوردستانە دید و بۆچوونی پێشوەختیان وەرگرتووە ژینگەی هەرێمی کوردستانی هەڵسەنگاندنەوە بۆی کە بێن کاری وەبەرهێنان بکەن. ئەلبەت کاری وەبەرهێنا دوو بناغی ئەساسی هەیە بۆ وەبەرهێنی بیانی کە داخلی وڵاتێکە بێ. یەکەمیان بریتە لە سەقامگیری سیاسی و ئەمنی واتە ئەگەر وڵاتێک سەقامگیریەکی سیاسی و ئەمنی بەهێزی هەبێ ئەوە دەرگا کراوەیە بۆ ئەوەی کە کۆمپانیا بیانیەکان بێن لە هەرێمی کوردستاندا کاری سەرمایە گوزاری و کاری وەبەرهێنان بکەن. ئێمە لەمەدا خاڵێکی ئیجابیمان هەیە کە پێشتر هەرێمی کوردستان ئەو ڕۆگەشەی پیشان ناوە کە سەقامگیرێکی سیاسی و ئەمنی هەیە و هاتنی کۆنگرەکەش خۆی ئەوە دیارەکە ئەو هەموو سەرکردانە بەبێ سەقامگیری سیاسی و ئەمنینان. بابەتی دووەمیان کە بۆی کە وەبەرهێنی بیانی ڕوو لە شوێنێک بکە بریتە لە سەقامگیری یاسایی. سەقامگیری یاسایی بریتە لەوەی کە ئەو یاسا و ڕێنمایانی کە لە وڵاتەدا کاریان پێدەکرێت تا چەندە زامنە بۆی کە کارێکی وەبەرهێنانی دروست بداتە کۆمپانیا بیانیەکان. ئێمە لە هەرێمی کوردستان خۆشبەختانە وەکو کورداواری دەڵێ دەست و پەنجەمان لەسەر کاری وەبەرهێنان نەرم کردووە لە ساڵی 2004 و کاری وەبەرهێنان هەیە لە هەرێمی کوردستان پێش یەکگرتنەوەی ئیدارەکان. ئەوەش خۆشبەختانە یەکێکە لە دەستکەوتەکانی پارێزگای سلێمانی کە لێو دەستی پێکردووە. لە ساڵی 2006 بە یاسای ژمارە 4 چوارچێوەیەک داڕێژراوە بۆ کاری وەبەرهێنان لە هەرێمی کوردستانە. هەروەها ئێمە کۆمەڵە یاسای دیکەمان هەیە کە پێیوەستە بە کاری سەرمایە گوزاری وەکو یاسای کۆمپانیاکان یاسای بەڵێندەرایەتی هەموو ئەمانە زامنن بۆی کە وەبەرهێن ڕوو لە هەرێمی کوردستان بکە. خاڵی ئیجابی لە یاسای وەبەرهێنانە بۆ وەبەرهێنی بیانی هەرکە بە دەقیش هاتووە ئەوەیە کە دەڵێ وەبەرهێنی بیانی هەموو ئەو ماف و ئیمتیازاتانی هەیە کە وەبەرهێنی ناوخۆیی هەیەی. ئەمە نیشانی چییە؟ نیشانی ئەوەیە نیازپاکیەکی یاسایی پیشانەیە بۆ وەبەرهێنەکان و ڕاکێشانی زیاتریشان نییە سەرنجڕاکێشی زیاترە. بۆ نمونە وردەکاریەکانی ئەڵێ چی بۆ وەبەرهێنی بیانێتوانێت بێ بە خاوەنددارەتی زەوی بکەن لە هەرێمی کوردستانە ئەتوانێت سەرمایەکەی بباتەوە دەرەوە ئەتوانێت ئەو بەخشینە گومرگیانە و ئەو ئەفانێک کە هەیە لە سەرکاری وەبەرهێنان لە کۆمپانیا ناوخۆیەکان سوودی لێوەرەگرن ئەوانیش سوودی لێوەرگرن. واتە ئەمانە دەبنە بناغا بۆ ئەوەی کە دێلفی بتوانێت ئامانجە گەورەکانی بێنێتە دی. بەڵام ئێمە ئەوەشمان لە یاد نەچێ ئێمە بێکەم و کورتینی لەم کارەدا. ئێمە دیوێکی شاراوەمان هەیە کە کاری وەبەرهێنانمان خاو کردوتەوە بۆ هۆکارەکەی چیە کاک یوسف؟ هۆکارەکەی چییە؟ ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی کە تەرکیزەکە لەسەر ئەوەیە دەستی کاری باشمان هەیە کە ئەکرێ بڵێ هەمووی دەستی کاری باش و کارامەیە لە تەمەنی کارکردنایە لە هەمووی گرنگترێمە کەرەسەی خاومان هەیە. بەڵام ئەوەی کە نەقسمان هەیە تەکنەلۆژیایەکی پێشکەوتومان نییە. ئەم تەکنەلۆژیا پێشکەوتو ئەوان دەیهێنن کارمان بۆ بکات لەگەڵیانە پێکەوە تێکەڵ بن. لە هەمووی گرنگتر ئێمە پێویستمان بۆ ینی ئەمڕۆ بڕیارە کۆنگرەکە تەواو بێت. کاک قوبات کە چۆتە ژێرباری ئەم مەسئولیەتە گەورەیەوە ئەنی ئەمە سەرنجی منە هیوادارم بەیانی یەکەم هەنگاوی ئەوە بێکە کەرتێکی بانکی بەهێز لە هەرێمی کوردستان بنیاد بنێت چونکە بەبێ کەرتێکی بانکی بەهێز ناتوانانی سەرنجی وەبەرهێنی بیانی ڕابکێشین بۆ حواڵی پارەکانیان کە بێن لێرە سەرمایە گوزاری بکەن بۆ گەڕانەوەی پارەکانیان کە بێن لێرە کە لێرەوە پارەکانیان بەرنەوە دەرەوە بەپێی یاسا ڕێگان پێدراوە. بۆیە ئێمە بتوانین لەگەڵ ئەمەدا کەرتێکی بانکی بەهێز بۆ هەرێمی کوردستان و بە دیاریکراوی بۆ سلێمانی بنیاد بنین یاخود بتوانین کۆمەڵێ لقی بانکی جیهانی بێنین بۆ پارێزگای سلێمانی بۆی کە بتوانین پرسی حواڵی پارە و ئەو بەتانی کە پێویستن بە سیولەوە لە هەرێمی کوردستان و کێشانە نەهێڵین. بۆیە یەکێک لە گرنگترین بابەتەکان ئەبێ کە کاری لەسەر بکەوە دڵنیاشم ینی کاری لەسەرکرێت لە موتەمەرکەشە لەوانەیە بە گفتوگۆی دووقۆڵی بێ یاخود لە دیبەیتەکانە بێ باسی لێوەکراوە چونکە مەسەلەی هێنانی پارە
پێویستی بە بانکە کە بانقێکی پێشکەوت و دامەزران لە هەرێمی کوردستان کە کەرتێکی بانقی تەبوو لە هەرێمی کوردستانە ئەو ترسەش ئەڕەوێتەوە ئێمە ئەزمموی پێشومان هەیە کەواتە ئێمە دەتوانین بۆ نمونە پرۆژەکانی بژێرخانی خۆمان بنیاد بنین. باشە کاک یوسف لەم کۆڕبەنەدا چەندین بازرگان و خاوەنکارەکانیش بەشداریان کردو تا چەند گرنگە بتوانین سوود لە ئەزمموی ئەو خاوەنکارانی ئەوێ ڕوا و بازرگانی ئەنایی ئەوێ وەربگرین تا بتوانین گەشتەسەرنی زیاتر بدەین بە ئابووری هەرێمی کوردستان بە تایبەتی سلێمانی. ئێستا هەر خۆی پرسەکە لەسەر ئەوەیە چۆن سوودیان لێوەربگرین ئەکرێت ئێمە ورتر قسەی لەسەرکەین. ئێمە ئەگەر بڕیار بێ پرۆژەکانی ژێرخان لە هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی ببوژێنینەوە ئەبێ دید و تێڕوانینمان بە ئاشکرا باسکەین. ئێمە لە پارێزگای سلێمانی ئەگەر تەماشا بکەین سلێمانی لەسەر ئاستی عراق بە شاری پیشەسازی ناسراوە. پرۆژەکانی پیشەسازی لە پارێزگای سلێمانی ئێستا لە ئاستێکی باڵادا. لە سلێمانی ناوچەیەکێ پێوتێ ناوچەی پیشەسازی عربەت لەوێ کۆمەڵی پرۆژە هەیە هەزاران دۆنم زەوی تەخسیس کراوە وەکاری ئەنجامدانی پرۆژەی کارگەکان. بێژگەلەوە ئێمە لە مەنتیقەی زێوی ڕێگەی پیرەمەگرون دەیان کارگەمان هەیە لە تاسڵ و جەو تا ئەگاتە تەکیە دەیان کارگەمان هەیە. هەموو ئەمانە ئێمە پێویستمان بەوەیە کە ئەزمون و شارەزای ئەوان وەربگرینەوە جارێکی دیکە. ئێمە پێویستمان بەوە هەیە کە بۆ نمونە ئەو کۆمپانیانە بێن ئەوانەی کە ئێمە نەمانتوانیوە جێبەجێکەین لە هەرێمی کوردستاندا ئەوان بێن ئەوە کەم کورتیانەمان بۆ پڕ بکەنەوە. هەر خۆشبەختانە ینی لە هەندێ بواری پیشەسازیە لە هەرێمی کوردستان بۆ بەتایبەت لە پارێزگای سلێمانی گەیشتوتە خۆشێنی ئابووری دەمێکە لە دابینکردنی ئاوە هەرێمی کوردستان گەیشتۆتە خۆشێنی لە کارگەکانی چیمەنتۆیە لە کۆمەڵێ بەرهەمێتوانێت هەناردەشی بکەنی بەڵێ بڵێ کە گەشتۆتە ئیکتیفای باڵێ کە گەیشتۆتە ئیکتیفای زیاتیەوەیە بۆ نمونە بەرهەمی کارگەکان ئێستا خۆشبەختانە لە پارێزگای و سلێمانیە تەنها بۆ سلێمانی نییە دەگوازرێتەوە بۆ پارێزگاکانی عراقیان بۆ نمونە سلێمانی کاک یوسفێکیشە لە ئەو پارێزگا پیشەسازیانی لە تاوی عێراق لەسەر ئاستی عراق یەکەم پارێزگایە. ئێمە ئەگەر ئەما بێتە هۆی چۆنەڵی باشتر بوونی دێلفیش کە لە شاری سلێمانیا بەڕێوە چووە ئەلبەتە زانیوێتی کە ئەمانە هەیە ئەنی خۆ تۆ کاقوبات کە ساڵانی ڕابردوو چەندجار بەشداری کردووە لە دێلفیا هەموو ئەمانی باس کردووە لەوانەی نوێنەرایەتەکانیان هاتووی بەشداری ئێسێردانی ئەم شوێنانیان کردبێ کە کۆمەڵێک کارگەی گرین ئەنی بۆ منە وەکالەتی شەریکی بیفسی لە سلێمانی هەیە کاتوانێت قوتوی بیفسی ئینتاژ بکە کارگەی چپسەکانمان هەیە بۆ نمونە لە ساحبە ئینتاژەکەین پلێتی ئاسنی ئینتاژەکەین کارگەی چیمەتۆمان ئەنی کۆمەڵێک کارگەی زۆرمان هەیە ئەمانە دەکرێت ئێمە وەکو باسمان کرد کە کەرتی بانقی گرنگمان هەبێ دەکرێت هەنگاوێکیشمان ئەوە بێ لە ناوچەی چەمچەماڵ و دەوروبەری بەپێ ئەو ماستەر پلانەی کە ئەگونجێ بتواندرێت ناوچیەکی نوێی پیشەسازی دروست بکرێ. بۆچی ئەوێ لەبەر ئەوەی کە نزیکە لە پارێزگاکانی دیکەی عراقەوە کولفە و کات بۆوە بەرهێنی بیانی یاخود ناوخۆی ئەگەڕێنێتەوە پێویستە بەوەیە کە زەویەکی باش لێت تەرخان بکرێ دیڤلۆپەرێک بێت زەویەکە ئامادەکات کە ئەمە هەندێکیان وردەکاری ئەندازیاری خۆی هەیە بێن لێ زەویەکە حازرکەن و بیخەنە بەردەم ئەو بازرگان و وەبەرهێنە بیانیانەی کە بەتەمان لە مەودووە لە دوای دێلفی بێن لە هەرێمی کوردستاندا کاری وەبەرهێنان بکەن. باشە کاگیسف باز لە ئابووری کرا باز لە وەکرا کە زەوێکی باشێ بێ باز لە وەکرا کە باڵی ناوچێکی استراتیژی هەبێ بۆ ئەم پیشەسازی ئەوەی کە ئێستا مقۆمقۆی زۆری لەسەر ئەو گۆڕانکاریەی کە لە هەموو جیهاندا لەسەر کەشوهەوا تا چەند گرنگە کەشوهەواش لە بەرچاو بگیرێ بۆ ئەوی بتوانێت زیاتر پەرە بە کەرتی وەبەرهێنان بدرێت بە تایبەتی لە سلێمانی. پرسی کەشوهەوا پرسێکی جیهانی ئێستا لە بابەتە ناوخۆیەکان تێپەڕیوە جاران ئەگەر پرسەکانی مافی مرۆڤ پەیوەست بووایە بە ببوون پرسەکانی ژنا پرسەکانی مناڵان هێزی کار و ئەم بابەتە ئێستا پرسەکانی مافی مرۆڤ بوونەتە پرسێکی جیهانی لە ناوخۆی وڵاتەکان تێپەڕیون ئێمە ساڵانە بینی کۆنگرەکانی کەشوهەوا بەسرێت ئەنی تۆ بۆ نمونە ئەگەر پرۆژەکانی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بنیاد بنێتەوە پرۆژەتە بێ ئەلبەت ئەساسی ترین بابەت پرسی ژینگەیە ژینگە گرنگی بەوە هەیە کە ئەو کارگانی کە دان ئەمەزرێنی کەمترین خاشاکیان هەبێ کەمترین کاریگەری سلبیان هەبێ لەسەر ژینگە بێگومان یەکێک لە بابەتە گرنگەکانی دامەزراندنی کارگە ئەوەیە کە دەبێت ڕەچاوی ژینگەی وە کەش و هەواکە بکە
ژینگەیەکی تریشمان هەیە ژینگەی کارکردنە ئەوەی کە باسمان ژینگە سیاسی و ئابووری و یاساییەکەیە ئێمە خۆشمانەمانە ئەگە بتوانین ژینگە ئاسمانیەکە کەش و هەوایەکە شارەسەرکەین ئەمە بابەتێکی زۆر گرنگتر دەبێت بە تایبەت هەرێمی کوردستان دەتوانێت بەشداری بکات لەو کۆنفرانس و کۆنگرانی کە هەیە بۆ پرسی ژینگە ساڵانە ئەبەسترێت لە ئەوروپا لە ئاسیا ئەمانە ئەتوانیان کاریگەریان ئەم کۆنفرانسانە هۆکارە بۆی کە بتوانێت سەررجەم لایەنە سیاسی و کۆمەڵایەتی و ئابرو و یاسایی و ژینگەیەکانیش بتوان پێکەوە هەماهنگ بن خۆی ئەم کۆنفرانسێکە لە جیاوازەکانی ئەوەیە تۆ بە کامل قەناعەتەوە دی بەشداریەکە ئێمە زۆر دیبیت و کۆنفرانسی ساڵانەمان بینیەوە لە هەرێمی کوردستانە زیاتر بابەتێکی ڕووکەشیە هێزێکی سیاسیە یاخود دامەزراوەیەکی حکوومەتە دێت لەوێ ڕووی خۆی باسەکات تێگەی ڕووی خۆی سپی ئەکاتەوە لە بەرامبەر کۆمەلگەی خۆمانە بەڵام ئەمانە کە دێن لێرە وردەکاریەکانمان لەگەڵا باسەکەن و مناقەشەمان لەگەڵا ئەکەن دێن ئەو دیدە قەناعەتە واقعی ناخی خۆیان باسەکەنکان هەیە لێرە سەرمایە گوزاریکەن بۆیە بەڕێی من ئەکرێت دڵفی داو بنین بە خاڵی وەرچەرخان لە کاری وەبەرهێنان و ئابووریدا بۆ پارێزگای سلێمانی بەمەرجێک بتوانین ئیستیغلالی ئەو کاتە بکەین کە ئەمان لێرەن ئیستیغلالی کۆمپانیا و سەرکردەکان بکەین بۆی کە سەرنجیان لەسەر سلێمانی بێ ئیستیغلالیان بکەین کە هەماهەنگیان زیاتر بێ ئێمە باسمان کووتمان لە شەڕی داعش هاوپەیمانمان بوون لە شەڕی ئاوەدانکردنەوەشە بە هاوپەیمانمان بن ئەنی خۆ ئەمە گرفتەکە لەمەدا نابێت کاگیوسف ئەو نە بە وردی و بە جوانی شەرحیەکەی کە کاتەکە هەر لە خۆیەوە ڕۆژانی بەڕاستی 2 ساعتیش بووایە بڕاگەم هێشتا هەر شتی کە بمایە کە باسمان بکە ینی ڕێک نقطە خێتە سەر بابەتەکان و کە لە بابەتەکە کە باسی کرد زۆر سپاس بۆ کاک یوسف عومەر شارەزای پسپۆڕی ئابووری و ڕاگەیاندکار و ڕۆژنامەنووس و ینی ئەوەی کە ئەمڕۆ بۆی شیکردنەوەیەکێک بوو لە خاڵە گرنگەکان کە لە نێو کۆڕبەندی دێلفی ئەنجام درا سپاس بۆ دووبارە بۆ کاک یوسف